ئیمام حەسەنی بەسری لە شاری بەسرە بینی پۆلیسی شار کەسێکیان کە لە بچە کردویان بە گولیسێک دەستیان بەستۆ ئەو زەمەنە بەناو شارە دەیبەن، خەڵکیش لەم بەراوبەرەوە سەیری دەکەن، کەسەکە بە زەلیلیەوە مەلی کەچ کردووە. فەرمووی ئەوە بۆ گیراوە؟ وتیان قوربان ئەوە دزە، ئەم شەو چۆتە سەر ماڵی کابرایەک دزی لێ کردووە، پۆلیس دەستگیری کردووە. فەرمووی بۆ کوێی دەبن؟ وتی دەبن بۆ لای حاکمی شار، بۆ لای والی شار، بۆ لای کاربەدەستی شار بۆی دادگایی بکە. یەک ئاخی هەڵکێشا حەسەنی بەسری فەرمووی ئاخ چ ڕۆژێکی ڕەشتێکەوتوین. ئەو زەمەنە بەڕێزان کە خەلافەی ئیسلامی بە حساب هەبوو، فەرمووی خوایە چ ڕۆژێکی ڕەشتێکەوتوین. فەرمووی بێدەسەڵاتم، خۆ من بەس لەسەر وتاری جومعە دەسەڵاتم هەیە قسە بکەم، خۆ هیچ شتێکی تر وڵات بەدەستی منەوە نەماوە، بەڵام خودایە چ ڕۆژێکی ڕەشە. خەڵکی نا ئەم پیاوە بە شەو دزی کردووە، ئێستا سەیری ڕوخساری کەن سەری خۆی نەوی کردووە، ملکەچە شەرم دەکا سەیری چاوی خەڵککە، دزیشی لە یەک ماڵ کردووە، معلومیش نییە لە برسان و لە بێکاریان و لە ماڵ ڕوتی ڕەجاڵی پەنای بۆ دزی بردبێ، هێشتا دادگایەک لای نەکردوێتەوە، کەچی هەز دەکەم شەرم دەکا و سەری خۆی نەوی کردووە پێعی بە سەیری خەڵککە، ماڵی یەک کەسیشی دزیوە، لە شەوی تاریشیشا پێعی بۆ لە ڕۆژە دزی بکە. بەڵام ئەوەی سەیرە دەیبن بۆ لای حاکمێک، حاکمی شاری ئێمە بە نوێژی نیوەڕۆ دزی دەکا، حاکمی شاری ئێمە دزی لە ماڵێک ناکات، دزی لە قوتی یەک بە یەکتان دەکا، نانی هەر هەمووتان دەدزێ. حاکمی شاری ئێمە تەریقی ژنابێتەوە، دەستی ڕاگرتووە 1000 کۆی لە ڕۆژی دەستی ماچ دەکا. جا فەرمووی ڕۆژی ڕەش ئەوەیە دزی شەوبەری بۆ لای دزی ڕۆژ بڵێ قوربان دادگایی بکە. فەرمووی چ ڕۆژێکی ڕەشتێکەوتوین، بەخوا ڕۆژی ڕەشە، خوایە لەو ڕۆژە ڕەشە ئێمەش ڕزگارکەی کە لەسەر تەلەڤیزۆن دەبینم وەڵا فڵان کەس مۆبایلێکی دزیوە، ژنێک لە بازاڕە جلێکی دزیوە، تۆ کار بەدەستی وەخت هەموو سەروەتی وڵاتەکەت دزیوە، هێشتا کۆیلەکان دەستت ڕاگرتۆ و خواخوایانە بەریان کە ئێوە ماچیکەن. ئەوە حەسەنی بەسری ئاوا لە قورئان حاڵی بوو. بەڕێزان